گۆڕی ڕێکار عەبدوڵڕەزاقە ئەو گەنجەی کە لە ڕووداوەکانی لالەزار گیانی لەدەستداوە ڕێکار جەستەکەی بە تەواوی سوتا بوو بە شێوەیەک کە نەئەناسرایەوە. لە دوای نزیکەی 2 مانگونی و لە سوتانی جەستەکەی و گیان لەدەستدانی ئەمڕۆ تەرمەکەی لە سۆران بە خاکس پێدرا. ئەمە چیرۆکی گیان لەدەستانی ڕێکار عەبدوڵڕەزاقە ئەو گەنجەی کە لە ڕووداوەکانی لالەزار جەستەی بە تەواوی سوتا بوو هەر بۆیەوە تەرمەکەی لە پزیشکی دادی سلێمانی بوو تەرمەکەی نەناسرا بوویەوە هەتاوەکو چەند ڕۆژێک پێشی ئێستاش کە سوکاری دڵنیا نەبوون لەوەی کە کوڕەکەیان لە ژیان داماوە یاخود مردووە بەڵام لە دوایەوەی کە پشکنینی دیێنەیان بۆ لە نمونەی پشکنین دیێنەیان لە کە سوکاری وەرگرتە بوو بەراوردیان کردو ئەنجامی پشکنینەکان هاتەوە دەرکەوت ئەو گەنجەی ئەو تەرمەنە ناسراوەی کە لە پزیشکی دادی سلێمانیا تەرمی ڕێکار عەبدوڵڕەزاقە ئەو گەنجەی شاری سۆران کە گەنجێکی تەمەن 28 ساڵ بوو ئەمڕۆ لە سلێمانیەوە تەرمەکەی هێنرایەوە بۆ شاری سۆران و لێرە لە گۆڕستانی بەرگوان لە سەنتەری قەزای سۆران تەرمەکەی بە خاکس پێدرا و ئەماش گۆڕی ڕێکار عەبدوڵڕەزاقە ئەو گەنجەی کە لە ڕووداوەکانی لالەزار گیانی لەدەستداوە ڕێکار جەستەکەی بە تەواوی سوتا بوو بە شێوەیەک کە نەئەناسرایەوە